بەڵێزان بەردەوام دەبین تەوەری دووەمی گفتوگۆکانمان دەست پێ دەکەین و باستەوە دەکەین کە مانگی ئێلول بە مانگی هۆشیارکردنەوە و گفتوگۆکردن لەبارەی نەخۆشی شێرپەنجەی منداڵ لە جیهاندا نیشان کرا و لە هەرێمی کوردستانیش ئەو بابەتە بایەخی زۆری پێدێتێت. بەردەوام ڕێنمایی بە هاوڵاتیان دەدرێت دەسەپارێت بە خۆپاراستن لەو نەخۆشیە. ئامارەکانیش لەو بارەیەوە تا ڕادەیەک دڵخۆشکردنی دەکرێت بڵێن لە جیهاندا و لە هەرێمی کوردستانیشدا حاڵەتەکانی شێرپەنجە بە شێوەیەکی گشتی و لە نێو مناڵانیشدا زیادی کردو. بۆ قسەکردن لەسەرم بابەتە زۆر بەڕێز دکتۆر نیان عوسمان پزیشکی پسپۆری چارەسەر بە تیشک لە ستودیۆ بەیانی کورسات نیوز میوانە. دکتۆر سپاس بۆ ئامادەبوون، بەخێر هاتی. سپاس. دەستنیشانکردنی مانگێک بۆ هۆشیارکردنەوەی شێرپەنجەی منداڵان گرنگێکی لە چیدایە؟ مانگی نۆ وەکو لە جیهانە دەستنیشان کراوە بۆ هوشیارکردنەوە دەربارەی شێرپەنجەی مناڵان، چکە شێرپەنجەی مناڵان بە بەراورد بە نەخۆشەکانی تری مناڵان بە شێوەیەکی گشتی کەمترە، لەبەرەوە خەڵک هوشیاری زۆر کەمە دەربارەی شێرپەنجەی مناڵان، بۆیە ئەم مانگە دەستنیشان کراوە بۆ ئەوەی دایک و باوک و خێزانەکان هوشیار بکرێنەوە دەربارەی شێرپەنجەی مناڵان و ئەو نیشانانی کە لەوانەیە وەکو زەنگێک بێت پێمان بڵێ کە ئەم مناڵە لەوە ئەچێ شێرپەنجەی هەبێ بۆ ئەوەی کە زوو نەخۆشیەکە دەستنیشان بکرێ و زوو چارەسەر بکرێ، چکە هەموو زوو دەستنیشانکردنی نەخۆشیەکە ئەگەری چاکبوونەوەی مناڵەکە زۆر زۆر زیاترە. باشە، ئەکرێ بڵێن لە ئێستادا ئامارەکان تایبەت بە شێرپەنجەی مناڵان لە جیهاندا و لە هەرێمی کوردستانیش لە چه ئاستێکدایە؟ زیادی کردووە؟ وەکو هەرێمی کوردستان بڵین ئامارێکی زۆر وردمان نییە، چکە ینی یەک سنتەری تایبەت نییە بۆی کە ئامارەکان کۆکاتەوە، بەڵام بە شێوەیەکی گشتی ینی بەپێی ئەو ئامارانەی کە ئێمە وەکو سنتەری ژیانەوە لای خۆمان تۆماری ئەەکەین بە بەراورد لەگەڵ ساڵانی ترە بەڵێ ڕێژەکە زیای کردووە، هەر لە جیهانیشا بە شێوەیەکی گشتی زۆربەی شێرپەنجەکان و شێرپەنجەی مناڵان ئامارەکان بەرەو هەڵکشانە. وەکو سەنتەری ژیانەوە ئێمە لە 2013 لە ساڵی ینی لە ماوەی ساڵێکە 93 نەخۆشمان بینیوە، بەڵام بە پێی و ئامارانەی کە لە بەردەستمانایە لە ساڵی 2021 130 نەخۆشمان بینیوە، ئەنی بەپێی ئەوەی کە لە بەردەستمایە ئەتوانین بڵین ینی ڕێژەکە زیای کردووە، هەرچەندە ناڵێم ئامارەکە زۆر دەقیق نییە، چکە ئێمە تەنها مناڵی شێرپەنجەی مناڵی بڵین سلێمانی چارەسەر ناکەین لە ناوەڕاست و لە جنوب و لە هەموو پارچەکانی عێراقەوە شێرپەنجەی مناڵ ڕوو لە سنتەری ژیانەوەکات. باشە، بە دواداچوونەکان بۆ هۆکاری بەرزبوونەوەی ئامارەکان لە هەرێمی کوردستان یاخود لە جیهاندا چیمان پێ دەڵێن و هۆکاری ئەمە چییە؟ بە شێوەیەکی گشتی هۆکارەکانی شێرپەنجە بە تایبەتی لە مناڵە ئەوە نییە بڵی هۆکارێک هەیە کە ئەمە ئەکسەر ئەڵی ئەمە هۆکارێکە، بەڵام تەغیرات لە جیناتە ینی پێڵێن جەنێتیک میوتیشن، ئەمە هۆکارێکی سەرەکیە، تر ئەمە لە سادەی بەهۆی بۆ ماوەیەوە ینی لە باوانەوە ئەگوازرێتەوە بۆ ئەو مناڵە، بەڵام لە سانەوەکەی تری فاکتەر هەیە کە ئەبێ بەهۆی کە ئەم تەغیراتی جیناتە ئەم جەنێتیک میوتیشنە زیاد بکە. یەکێک لەو فاکتەرانەی کە چۆنەڵی وەکو پاڵپێوەنەرێکە بۆی کە ئەم هۆکارە زیاد بکە زۆربوونی ڕێژەی قەڵەویە، زۆر خواردنی بڵین خواردن و خواردنەوە ناتەندروستەکانە بە تایبەتی ینی لە مناڵانە زۆر خواردنی جبس و خواردنەوە کۆلێکان و ینی خواردنەوە بڵین گازێکان ببوورە، ئەمانە ینی ئەتوانین بڵین فاکتەرێکن کە ئەو وا ئەکات کە ئەو میوتیشنە زیاتر ڕووبە یا هەنێک توشبوون بە بەکتریایە ڤایرۆس کە زۆر دووبارە بێتەوە ئەبێتە هۆی دروستبوونی ئەم شێرپەنجەیە. باشە، لە ئێستادا ببوورێنی پیسبوونی ژینگە ئەوەش هۆکارێکی زۆر زۆر گرنگە، یا جگەرە کێشان یا سەیرەکی باوکێک لە ماڵەکە جگەرە ئەکێشێ ئەو دووکەڵە ئەکات بەسەر مناڵەکانیە، ینی ئەو وا نازانێت کە ئەمە هۆکارێکە بۆ دروستبوونی شێرپەنجە لاوانەیە ئەو ینی لە مستەقبەلە ئەمە بێ بەهۆی هۆکارێکە لە مناڵە شێرپەنجە دەربکەوێت، چکە دیسانەوە جارێک ترۆ مناڵە ئەو دووکەڵە هەڵەمژێتەوە. باشە دکتۆر، دیارە وەک باسی دەکەی هۆکارەکان فرەچەشتن، چەندین هۆکار هەیە، لەگەڵ بوونی هەر هۆکارە ڕەنگە هۆشیاریەک هەبێت کە ببێتە هۆی ئەوەی کە
شێرپەنجە کەمتر بێتەوە بە تایبەتیش ئەوەی کە باسی دەکەی بۆ مناڵان هۆشیاریەکان لە چه ئاستێکدایە؟ بە شێوەیەکی گشتی ناڵم هەر لە جیهانی شاوایە لەبەروی کە شێرپەنجەی مناڵ بە بەراورد لەگەڵ نەخۆشەکانی ترا کەمترە خەڵک زیانیاری زۆر کەمترە لەسەر شێرپەنجەی مناڵ هەر بۆیە ئەم هەڵمەتانە ئەکرێ ئەم مانگە دانراوە هەر لە جیهانیشە بۆ ئەوەی خەڵک هۆشیار بێ بزانێ ینی شێرپەنجە چییە چۆن دروستە بێ هۆکارەکانی چییە چۆن خۆی بپارێزێلی چۆن زوو وا بکات کە مناڵەکەی نەخۆشیەکەی تیا دەستنیشان بکرێ هەر ینی ئامانجێکی تر لە بڵین لەم هوشیاری کە ینی ئەم مانگەکە دانراوە بۆ هوشیاری بۆ دایک و باوک و خێزانی ئەو مناڵانەیە کە نەخۆشێکی شێرپەنجەیان هەیە بۆ ئەوەی هوشیاری ئەوەی هەبێ ئەو دایک و باوکە کە مناڵەکەی دەستنیشانەکرێ کە شێرپەنجەی هەیە ئیتر ئەو دایک و باوکە نەترسێ یا هەنێجار باوەڕ ناکەن کە مناڵەکەیان شێرپەنجەی هەبێ ئەڵێ من مناڵەکەم هەڵستێدا ئەنیشێنان ئەخوا ئەخەوێت کێشەیەکی وای نییە بەڵام سەیرەکی گرەیەکی هەیە یا سەیرەکی گرێەکەی بە عملیاتێک بۆ لابراوە ئەڵێ من لە دوای ئەوە تەواو بە عملیات گرێکەی بۆ لابراوە ئیتر پێویستی بە چارەسەری تر نییە ئەبێ هوشیاری ئەوەیان هەبێ کە لەوانەیە ئەم شێرپەنجەیە جارێکی تر دروست بێتەوە ڕاستە بە عملیات بۆی لابراوە بەڵام لەوانەیە دروست بێتەوە ئەبێ هوشیاری ئەوەنەی هەبێ کە چۆن ئەو لە لای خەڵک زۆر باوە ئەڵەن چارەسەری کیمیایی وەرەگرێ یا چارەسەری ئەو تیشکەی کە ئێمە بەکارهێنی زۆر لە ناو خەڵکا باوە ئەڵێن لەیزەرە و ئەی سووتێنێ ئەبێ ئەوەنە هوشیاری هەبێ کە ئەم چارەسەرانە بەو شێوەیە ترسناک نییە ڕاستە قورسترە لە چارەسەری تر کە بەکارهێنرە بۆ نەخۆشی تر بەڵام هەمووی کاتیە تێ ئەپەڕێت و چارەسەریشیان هەیەانی ئەو ماکانی کە بەهۆی چارەسەرێکی کیمیایەوە دروستە بێ یا بەهۆی چارەسەری تیشکەوە دروستە بێ زۆربەی کاتیە و چارەسەری هەیە. باشە دکتۆر کاتێک کە منداڵ هێنراوەتە سنتەری ژیانەوە با بڵێن لە سەرەتای دەستپێکردنەوە بووە یاخود حاڵەتەکان چۆن بووە دەکرێت بڵێن هۆشیارێکە تا و ئاستە باشە بۆ توانراوە لە سەرتاوە دەستنیشان بکرێت یاخود ئەمە لە خێزانێکەوە بۆ خێزانێکی تیکە و گۆڕانکاری بەسەردا هاتووە بەداخەوە زۆربەی شێرپەنجەکان کەیان لە قۆناغێکی پێشکەوتووایە ئێمە قۆناغەکانی شێرپەنجەدا بەشەکرێ بە قۆناغی 1 و 2 3 و 4 قۆناغی 1 و 2 سەرەتایە قۆناغی 3 و 4ەکە پێشکەوتووترە هۆکاری ئەمەش چییە ناڵم هەنێک نیشانە هەیە کە چۆنەڵی وەکو زەنگێک وایە زەنگێکی ئاگادارکردنەوەیە ئەبێ ئەو دایک و باوکە هوشیار بێ کە ئەم نیشانانەی لە مناڵەکەیە بینی نابێ چین بەڵێ یەکێک لەو نیشانانە ئەگەر مناڵێک تایەکی زۆر بەهێزی هەبێ تۆ یەکەم شت تەمەن بیر لە شێرپەنجە ناکەیتەوە بیر لە هۆکاری ترەکەیتەوە لەوانێ و مناڵە ئەلتیهابێکی بەستی تێکست ئەڵی سەرمابوونیەکە و تای هەیە بەڵێ لاوانەی ئەلتیهابێکی لەوزەتێنی هەبێ ئەلتیهابی میزەڵانی هەبێ ئەلتیهابی سیەکانی هەبێ تۆ یەکەم شت بیر لەوانە ئەەکەیتەوە چارەسەری بڵین ئەنتیبایۆتیکی بۆ نووسی دژە هەوکردنەکانی بۆ نووسی یا بڵین پزیشکی تایبەت ئەیبینێ و چارەسەرانی بۆ نووسێ بەڵام ئەگەر ئەم تایە هەر بەردەوام بوو چارەسەر نەبوو بەم عیلاجانەی کە بۆی ئەکرێ وای لێ هات ینی مەسەلەن مناڵەکە ئارەقێکی زۆر بکاتەوە لە شەوانە زۆر بێتاقەت بێ زۆر وەزنی لە مودەیەکی زۆر کەما دابەزێ ئەمانە زەنگێکی ئاگدارکردنەوەیە کە ئەبێ ئەو مناڵە بە دوایە بڕوە بڕۆیت بە دوای ینی تەشخیصەکەیە بڕۆی بۆ ئەوی کە زوو دەستنیشان بکرێ و چارەسەر بکرێ یا مناڵێک ئازارێکی زۆری هەیە لە ناو ئێسقانیا وای لێکا شەو نەنوێ یا لە خەوا خەبەری ئەکاتەوە بەبێ ئەوەی ئەو مناڵە کەوتبێ یا شتێکی بەرکەوت بێ ئەمە ئەبێ بە دوواداچوونی بۆ بکرێ ئەبێ پزیشکی تایبەت بیبینێ یا گرەیەک لە ملیا دروستە بێ لەوانەیە هۆکارەکەی ئلتیابێکی لەوزەتێنەکە بێ ئەم گرێ لیمفاوی دروست کرد بێ لە ملیا چارەسەر وەرەگرێ بۆ 2 هەفتە سەیرەکەی لەو 2 هەفتەیە گرێکە گەورەتر ئەبێ زیاتر ئەبێ ینی مناڵەکە لەگەڵ وەرگرتنی چارەسەری دژە هەوکردنەکە بەرەو خراپتر ئەڕوان نەک بەرەو باشی هەتا 6 هەفتەش ئەتوانی بۆستی بەڵام لە دوای 6 هەفتەکە زانیت هەر بەردەوام بێ ئەم گرەیە زیاکات
ئەبێ بەدواداچوونی بۆ بکەی ئەبێ سۆنەرێکی بۆ بکەی ئەگەر پزیشکی سۆنەرەکە وتی شتێکم لەم گرەیە هەیە ئەبێ زەرعی لێ وەربگیرێ بۆی بزانرێ ئایا ئەو گرەیە گری شێرپەنجەییە یاننا. باش دکتۆر جۆرەکانی شێرپەنجە دیارە زۆرن باوترینیان لە مناڵان ناچین. بەپێی ئامارە جیهانەکان باوترینیان خۆی شێرپەنجە ئەکرێ بڵین بە دوو جۆری سەرەکیەوە شێرپەنجەی خوێنمان هەیە لەگەڵ گری ڕق. شێرپەنجەی خوێن لە جیهانیشا هەر ینی لەسەر و هەمویانەوەیە بە پێی و ئامارانەی کە لە عێراقیشا کراوە هەر بە هەمان شێوەیەنی شێرپەنجەی خوێن لەسەر و هەمویانەوەیە. بەدوایە شێرپەنجەی مێشک و دڕکەپەتگیە بەدوایە شێرپەنجەی لیمفەگرەکانیە هەنێک بەدوای ئەویش ئەو شێرپەنجانەی کە لە سەرگورچی لی مناڵ دروست دەبێت. باش دکتۆر دیارە با بڵین دەکرێت بڵین چارەسەرەکانی سە لە جیهاندا پێشکەوتووە بەڵام لە هەرێمی کوردستانە ئەمە چۆنە لە کاتی وەرگرتنی چارەسەر دەکرێت بڵین تاوای پێداویستەکان لە هەرێمی کوردستان لە نەخۆشخانەکان هەن بۆ مناڵان؟ خۆشبەختانە ئەو چارەسەرەکان تەبەن هەموو مناڵێک ینی بۆ گەورەش هەروایە کە دەستنیشان کرا کە شێرپەنجەیەتی تەنها لە لای یەک دکتۆر چارەسەر ڕاکرێ لە جیهانی شاوایە و ئێستش بەرەبەرە لە کوردستانیش ینی ئەو هەنگاوە نراوە بۆ ئەوەی کە چارەسەرەکان بە لیژنەیەکی فرەڕەهەندیە بڕوە لیژنەی بەڵێت تیمێک ئەیبینێ ئەو تیمە تیمی چارەسەر پزیشکی چارەسەریتیایە ئەویش پزیشکی ئەو پزیشکی کە ینی پسپۆری نەشتەرگەری مناڵانە لەگەڵ پزیشکی چارەسەر بە کیمیایی لەگەڵ چارەسەر بە تیشک ینی بەدەر لەم پزیشکانش کە لە چارەسەرەکە بەردەوامن بڵین بەشدار ئەبن ئەو پزیشکانی کە لە دەستنیشانکردنی نەخۆشیەکەشان لە پزیشکی تیشک و سۆنەر لە ئەو پزیشکەی کە زەرع بۆ مناڵەکە ئەکا هەنێ جار پێویستەکە پزیشکی دەرونی بەشدار بێت لەو تیمەیە لەو لیژنەیە قەرار بۆ نەخۆشەکە ئەیرێ هەنێ نەخۆش لەوانەیە هەرسێ ڕێگاکی پێویست بێنی ئەمەلیاتی پێویست بێ چارەسەری کیمیایی پێویست بێ چارەسەری تیشکی پێویست بێ بەڵام ئایا کامیان پێش کامیانەکەوێت لەو لیژنەیە قەرار بۆ نەخۆشەکە ئێرێ ئایا کیمیایەکە پێش ئەمەلیاتەکە بخرێ یا ئەمەلیاتەکە پێش کیمیایی بێ یا مەسەلەن کیمیایی پێش تیشک بخرێ یا تیشک پێش ئەوە بخرێ هەموو مناڵێک ئەبێ بەو لیژنەیە بڕوات لەو لیژنەیە قەراری بۆ بیرێ یعنی ئەوە نەماوە مەسەلەن مناڵێک مەسەلەن لە کلینیکێکی دەرەوە تەشخیصەکرێ کە ئەمە شێرپەنجەیەکی هەیە و یەکسەر بەرەو نەشتەرگەری بڕوات ئەبێ لەو لیژنەیە تەقدیم بکرێت لەویە قەراری بۆ بیرە ئایا بە چه ڕێگایەکیان دەست پێ بکرێ چونکە ئەمانە ئەگەری زوو چاکبوونەوەی مناڵەکە زیاکە باشە بەپێی ینی ئەو ئامارانەی کە لە جیهانە هەیە شێرپەنجەی مناڵ ڕاستە ینی زۆر نییە لە چاو نەخۆشەکانی تر وەکو وتم بەڵام لە چاو شێرپەنجەکانی گەورەیە ئەگەری چاکبوونەوەیان زۆرە ینی بە ڕێژە کە دیاری کراوە لە سا هەفتایە کە ئەگەری هەیە کە ئەو مناڵە لە شێرپەنجەکە ڕزگاری ببێ ینی دوایی ژیانێکی ئاسایی بژی. باشە دکتۆر دیارە لەگەڵ دەستنیشانکردنی نەخۆشیەکە ڕەنگە ئەمە شوەکێکی دەرونی بێ هەم بۆ خێزانەکە هەم بۆ مناڵەکە لەمڕۆ چۆن مامەڵە دەکرێت؟ بەڵێ هەربووتم بۆیە پێویستە لەو لیژنەیە هەنێجار پزیشکی دەرونی ئامادە بێ چکە تێو نەتەوێ یەکەم جار شۆکێکە بۆ دایک و باوکەکە کە پێی ئەڵێن مناڵەکەت شێرپەنجەی هەیە زۆر کات ئێمە خۆشمان بینی ومانە دایک و باوکەکە باوەڕ ناکە بەڵێ ئەو تەشخیصەی مناڵەکەی من غەڵەتە جاری وا هەیە وایان لێ ڕێگەی دەرەوە ئەگەر نەبەر ئەڵێن ئێمە ئەچین بووی دووبارە ئەکەینەوە چکە باوەڕ ناکەین کە مناڵەکەمان شێرپەنجەی هەبیان ناڵم زۆربەی کات دایک و باوکەکە ئەڵێن مناڵەکەمان هەڵە سێدا ئەنیشێنان ئەخوا خەوی باشە ئێمە باوەڕ ناکەین کە شێرپەنجەی هەبێ لەبەرەوە ینی لە ڕووی دەرونیەوە زۆر گرنگە کە پاڵپشتیان بەڵێ پاڵپشتێکی زۆر بکرێن هەم ینی وەکو پزیشکانیش یانی بە خۆشحاڵی و زۆر سپاسیشیانەکەم هی هەموو هاوڕێکانم لە سەخانی هیوا و لە سنتەری ژیانەوە ئەوانەی کە من لە نزیکەوە ینی ئاگاداریانم بە هەمان شێوە سنتەرەکانی هەولێر و دهۆکیش
ینی زۆر پاڵپشتی خێزانی هەموو ئەو کەسانی کە شێرپەنجەیان هەیە و بە تایبەتی ئەوانەی کە شێرپەنجەی مناڵانیشیان هەیە. من کە لە سنتەری ژیانەوە من و دکتۆرشکار و دکتۆر کارزان هەرسێکمان بڵێن مەسوولین لەوەی کە نەخۆشانی مناڵان ئەبینین. ینی ئامادەین، ینی هەمومان ئامادەین ئەگەر 2 جار 3 جار 4 جار ئەو دایک و باوکە بێتەوە ئێمە مناقەشی زانستی لەگەڵا بکەین. بەڵێ زۆر بۆ ئەوەی کە هەموو ینی ئەگەری چاکبوونەوەکانی ماکەکانی ئەو چارەسەرانی کە بۆیانەکەین بۆیان شیکەینەوە. ئەبێ قەناعەت بەو خێزانە بکەی کە ئەم شێرپەنجەیە بەمانای مردن ناگەیەنێ، بەمانای ڕاستە کاتێکی ناخۆش تێ ئەپەڕێنن، بەڵام ئەوە کاتیە تێ ئەبڵێت. بەڵێ زۆر سپاس بۆ ئامادەبوون، سپاس بۆ ڕوونکردنەوەکان، سپاس بۆ دکتۆر نیان عوسمان پزیشکی پسپۆڕی چارەسەر.